دو یەک مانگ لە قەدەغەکردن هاتوچوو لە خانەقین و بڕیاری شانەی قەیران لە دیالە بڕیاردریا هاتوچۆ تەبیعی بوو لە سعات 6 بەیانی و تا 7 ئیوارە و دوکانەکان و بازاڕان واز بوون جگە لە مەطعام و کۆفی شۆپ ئەوانە ئەرای نییە واز بوون لەو شوێنێک کە خەڵەتی گردە بوو ئەرای نییە واز بوو لە ماگ ڕەمەزانیش ئەی قەرارە بەردەوامە لە 6 بەیانی تا 7 ئیوارە وازە و پۆلیس و لیژنەکانی خۆمانیش متابعی مۆزوعاکەن و داواکارم لە خەڵک پابند بوون و لە دوای 7 ئیوارە تا 6 بەیانی لە ماڵەوە بمێنن لە ماڵەوە دەرنەچن.